ژیان باش هکارج ناوا یکمین کنفرانسا دڵنیاییە گارانتیە ئەوەکە تا ئاماژە پێکردیان پشتڕاستی چەندی ناوێ نوێ هەیە کە بتەمینژی بە عەرەبیژی ئەم بێژین بەلکو زیاتر بێناسکردن بۆ ناوا خەلکێدا ئیرۆ دەست بە کارên خوا دەکە سەرێ سەعاتێ دەمژمێر ده بڕیارە بێ دەست پێکردن ئەف یەکەمین کۆنفرانسە ددەمەکێدە کو کۆمپانیایên di vî warîda di kertê taybetê de kar dikin zêdetir di geşa sendinê de ne li Herêma Kurdistanê kar têkirin bi awayekê berfirehtir kar li gel van kompaniyan tûmarkirina xelkê di nava van kompaniyan da bêkirin weke welatên dinyayê ku piştbestineka mezina xelkê bi vê kertê heye bi awayekî ku em zelaltir bikin bû kesên ku dixwazin zêdetir vê konferansê û karên wê û vê kertê naz bikin bixwe girêbesteka asayî di navbera du kes û du aliya kompanya û kesekî de yan kompanya û kompanyayekê de ji bo ku خودێنەکە ڕۆژێکێ بویەرەکە تشتێکە سەرێتە هاتن دوارێ تەندروستی دا بە نەخۆشی بە ئاگر بە ئۆتۆمبیلاتە بە کەسێک هەبەلایەنێک هەبیتن بکاربیتن بارێ سەرملێ تە سڤک بکەتن قەرابوویا تە بکەتن پەرەیەکێ زوو تە پێویستی پێ هەیە بوو بویەرەکە کو دوکاری سەرخو سڤک بکەی کەس نیناری تە بکەتن کۆمپانیا هەیە لێ دەبێ قستەی مەهانەیە وە هەبە لەگەل کۆمپانیایکە کەرتێ تایبەت یان ژی ساڵانە ئەمی زەتر بێ کۆنفرانس و vê kertê gut û bêj bikin bi mêvandariya rêzdar Honer Cemal gut e bêje Wezareta Darayî û Aboriya Herêma Kurdistanê ka kunar spas bû vê derfetê ev konferansa ji aliyê Wezareta we hatiye rêxistin û karên xwe dest pê dike çi giringiyê wê bo Herêma Kurdistanê heye دیارە بواری دڵنیاییچێکە لە هەرە بوارە گرنگەکان لە وڵاتانی ناوچەکە و وڵاتانی پێشکەوتو ئێمەش هەر لە گەڵ دەست بەکاربوومان لە مکابینێ لە وەزارەتی دارایی درکمان بەم گرنگیە کردووە و هەنگاوی گرنگیشمان ناوە و بە بەردەوامی لەسەر هێڵبین چۆن بتوانین بواری دڵنیایی بەرینە بەر قۆناغێکی ترەوە بتوانین زۆرترین خەڵکی و هاوڵاتی هەرێمی کوردستان بتوانن لەم کەرت و سیستەمە سوودمەند بن بۆی بتوانن لە داهاتوودا ئەو زیانانە ئەو ڕووداوانەی کە ڕوو دەدەن زیانەکانیان لەسەر کەم بێتەوە بتوانن چۆن لە وڵاتانی چواردەور و لە وڵاتانی جیهانیش خەڵکێکی زۆر سوودمەند بووە هاوشێوەی ئەوە خەڵکی ئەمەش بتوان لەم سیستەمە سوودمەند بن کە سیستەمێکی پێشکەوتووە و ئەتوانێت زامنی بەشێکی زۆری ئەو زیانانە بکە کە ئەگەری هێڕ و بەڕووی هەر کەسێکمان ببێتەوە بەشداربووی خەڵکی سرە چه ئاستێک دایەکە کۆنە لەم کاتەدا کە دەمانەوێ زیاتر گەشە بخەوە ببینێتە بەڵێ توانین بڵین ئێستا لە کۆمەڵی بواری جیاواز خەڵک بەشدارە نزیکەی 300,000 کەس لە هەموو هەرێمی کوردستان خۆیان تۆمار کردووە لە ناو سیستەمەکەیان و سوودمەندن و کۆمپانیەکانیش ژمارەیان حەڤە کۆمپانیا ئێمە دەرگامان کراوەیە و ئێستا توانین بڵین پرۆژەکە بە هاوبەشی کەرتی تایبەت و حکوومەت بەڕێوە چێت لە ژێر چاودێری وەزارەتی دارایی و سەرپەرشتی وەزارەتی دارایی و بەڕێبەراتی کاروباری دڵنیایی و ئێمە بەردەوام کۆنتاکتمان هەیە لەگەڵ بەغداوە لەگەڵ بەڕێبەراتی دڵنیایی ئەوێ لە بۆ ئەوەی کە بتوانین و لەم کۆنفرانسەشە ئێستا کۆمەڵی میوان و شارەزای ناوخۆیی و یاسایی و عراقی و ناوچەیشمان وڵاتانی چواردەوریش بانگێش کرۆ بۆی بتوانین سوود لە ئەزمون و تەجروبەی ئەوان وەربگرین و بتوانین ئێمە لەم کۆنفرانسە بە کۆمەڵی ڕاستپاردە و دەرەنجام دەربچین و دواتر بە هەمانگی لەگەڵ ئەنجومەنی وەزیران بتوانین بیانخێنە بواری جێبەجێکردنەوە ئێمە تەرکیز لەسەر سێ بوارەکەینەوە کە زۆر گرنگە بۆ ئەمڕۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەش دڵنیایی تەندروستیە دڵنیایی ئیلزامی سیاراتە کە خۆتانەزان بەداخە ڕووداوەکان زۆرن و دڵنیایی ئەندازەیی خانوبەرەیە کاویش خۆتانەزانن ڕووداوی سروشتیەوانە وای کردو زیان بەخان و بینادەگەێنێتن ناچاری دەبێتن شتێک هەیە بە ناوی ناچاری تو دەبێ خود تومار بکەی بوونەمونە ئۆتۆمبیلەکەت نەکەوتە سەرجادە تا دڵنیایی نەکرێت لە زۆر وڵات بەو شێوەیە شەکی وامان دەبێت لە کوردستان بەڵێ ئێمەش ئەمانەوێت دڵنیایەکە تا ڕادەیەک ناچاری بێ بۆی بتوانێت لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بێت چکە خۆتانەزانن لە وڵاتانە تا ئەم دڵنیایەت نەبێ ناتوانانی ئۆتۆمبیل بەهاژووی چکە ئەوە بابەتێکە پەیوەستە بە ژیانی تۆ بە ئایندەی تۆوە لەگەڵەوەشا کۆمپانیەکان کۆمەڵێک مەرج و ئەوانە بەسەر ئەو شوێنانە دەسەپێن بۆی کە بتوانن بە کەمترین زیان لێ دەرچن ئەگەر ڕووداوێک کەوتەوە بتوانن پێشوەختە ئامادەکاری بکەن یانی بۆی ئێستا بینین بەداخەوەندی ڕووداوی ناخۆش واکە زیانێکی زۆریە بێ ئەگەر ئەم سیستەمە کارا بێ و بەتەواوەتی بچێتە ناو خەڵکەوە نە زیانەکان بەو ڕادەیە بن و نە خەڵکیش بۆ ڕادەیە سەرمەندە بێ و
و پێشتریش ینی ئامادەکاری باشتری بۆ کرێ بە کارێکی وا پێویستی بە یاسا هەیە ئەمە بوشەی یاسایی من لەم بوارەدا هەیە لەم بۆ ئەم سیستەمە هەیە لە هەرێمی کوردستان هەندێکی پێویستی بە ڕێنماییە بتوانین بە ڕێنمایی چکە یاسای عراقمان هەیە توانین بەرکاری با یاسای عێراق بەشێکی لەبەرەوەی هەمانگیمان هەیە لەگەڵیان و توانین بە ڕێنمایی لە ڕێی ئەنجومەنی وەزیرانەوە ئێستا خۆشبەختانە توانین بڵین ئاستی هوشیاری تێگەشتنی خەڵک بۆ ئەم سیستەمە زۆر باشترە و ئومێدەواری لە داهاتووشە زیاتر ڕنگ باتەوە چکە دوجار ئامارەکان ئەوە نیشانمان دەدەن کە زیاتر ڕۆژ بە ڕۆژ خەڵک زیاتر خۆی تومار دەکە قستێک دەدا قستی مانگەنە بۆی وازەحتر بێ بۆ خەڵک دەبێ قستێک بیداتن بەپی کۆمپانیا و مەرجەکانی وردەکاریەکەی دواتر هەر کەسە ویستی ئەتوانێت لە ڕێی بەڕێبەراتی دڵنیای کۆمپانیەکان بەدەستی بێنێت دیاراویش تەن ڕێنجێکی هەیە ینی لە وڵاتانی جوایە من خۆم لە وڵاتانی دەرەوە بینیم معنی کۆمەڵێک اختیار تەخاتە بەردەست و کۆمەڵی خزمەت گوزاریشە ئەگەر تۆ لەم اختیارە بەشداربی پارەکەیەوە نێ بەڵام خزمەت گوزارەکانی وایە ئەگەر لە اختیاری دووەم بەشداربی پارەکەیەوە نێ خزمەت گوزارەکانی وایە لە اختیاری سێم ئاوایە بۆیە هەموو شێوەیەک ئێمە هەوڵەدەین سوود لە تەجروبەی وڵاتانی چواردەور و وڵاتانی پێشکەوتوو وەربگرین بۆی بتوانین لە ڕێم سیستەمەوە خزمەتێکی بەرچاوی وڵاتانی هەر دوای ئەو کۆنفرانسە دەکرێت بڵین لە ماوەی چەندە دوای چەند دەتوانین بڵین ئێمە سیستەمێکی تەواومان هەیە لە بواری دڵنیایی لە هەرێمی کوردستاندا ئێستا ئەتوانین بڵین سیستەمەکە هەیە بەڵام لە ئاست محیەمەنی ینی ئیشکرا و کۆن خەڵکێکی زۆر تۆمار کرا بەڵام ئێمەمانەوێت زیاتر بێمانەوێت خەبارەی زیانی ڕووداوەکان کەمتر بێمانەوێت خەڵک زیاتر هوشیاری هەبێ و زیاتر پابند بێ پێوەی بۆی کە کەمترین زیانی جانی ماڵی هەبێ کاکوونەر تا ساڵی 2005 لە عێراق تەنها کۆمپانیای حکومی بوون بە ئەرکە هەڵدەستان دوو کۆمپانیای حکوم کە ئێستاش نووسنگیان لە هەرێمی کوردستان هەیە دواتر دەرگا بوو کەرتی تایبەت کرایەوە کۆمپانیەکانی کەرتی تایبەت دوی دەمیدا دێکارێکی دی هەبە کۆمپانیەکە کوردستانی حکومیمە هەبە یان تنە ئەفکارتە بوو کەرتا تایبەتە بەڵێوانە ژێمە هەمووی گفتوگۆکەین ئێستا حالێن توانین بڵین بە هاوبەشی حکومەت و کەرتی تایبەت بەڕێوە چێ ئێمە بیرمان لەوەش کردوێتەوە چۆن بتوانین کۆمپانیای دڵنیایی نیشتیمانی دامەزرێن بەڵام ئەبێ سوود لە تەجروبەی وڵاتان وەرگرین بزانین کامیان زۆر ناجحترە چکە نە بەتەنیا بە کەرتی تایبەت دەکرێن نە بە حکومەتی شەکرێ ئومێدەوارین بە هەردوو لاو بە هاوکاری پسپۆرانی و بارە بتوانین سیستەمێکی پێشکەوتوی دڵنیایی دابنین لە ئایندەی نزیکدا کە بە تەواوەتی لە بەرژەوەندی خەڵک میوانین کۆنفرانسە هێدیتێن و هەمووی بلەزن دەست پێ دەکا بەس ئەس بەدەرفەت دبینم ئەم بەحسا پرسا موچە بکەین موچە هێشتا نیسانی نەهاتە دەمەکێدا پێشتر دەگوت دووەختێ خوددا دێ بەغدا بشینە لەگەلیان خوات شما ئەو قاستاخیر بوو بەڵێ بەداخەوەی لەسەر ئێمە بوو ناردنی لیستی موچە و بابەتی میزان مراجعە بوو کە لە 22 مانگە ناردومان توانین بڵێن نزیکەی 2 هەفتە لەمەوە بەر بەڵام دیارە تاخیربوونەکە لەلایەن بەغداوە بوو تموبەڕیدەکان هەرچێ بێ کاتێەوە هاتووە بەڕاستی لەم چەند ڕۆژەیە بابەتی موچەی مانگی نیسان بە تەواوەتی ڕەوانە بکرێت پرسیوتانە سەبەبەکە چیە دەڵێن چی هەرچێک داوە لەلایەن ئێمە و داوا کرابێ ناردوومانە ینی سەبەبەکە تەنها لای ئەوانە و مێدەوارین بە زووترین کاتە و بابەتە وەڵامێکیان هەبووە هەیە کەی دێتن وەڵاهی ئەتوانین بڵین ینی هەموو شتێک تەواو بووە و کاتیەتی و موچەی خۆیان تەواو بووە و کێشەی شتێکی وانە ماوە کە قابلیەوە بێ هەندێک جار باسی کێشەی سیورە لە عێراق دەکرێت ئەوە بێتن هەر کاتێک بیانێ مبەڕیرێک شتێک کە بۆ دواخستنەکە بێنەوە باسیەوەکەن بەڵام مەرزنی عێراق بە بەردەوامی و کێشەی سیولەی هەبێت ڕێزدار هونەر جەمال گوتە بێژە وەزارەتە دارایی و ئابووری گەلێک سپاس بوو بێدەماتە دایەمە بەڵێ کۆنفرانس چەند خولەکی دنس ژمێر 10 بڕیارە بێ دەستپێکردن یەکەمین کۆنفرانسە دڵنیایی لە هەرێما کوردستان هیڤیەکە مەزن پێ هەیە وەکە وڵاتێن دن پشبەستنەکە مەزن ببێ کەرتێ هەبە کو دداویێدا بەشداربوویا vê kertê aboriya welat de dikarek û bandoreka erênî li ser xwedî têka kes û aboriya welat jî çêbike hekar.